ڕاستی ئەوانە بێ لەگەڵ حکوومەتی هەرێما قسە بکەن. ئەم شەڕی پارتی نییە، شاری حکوومەتی هەرێمە، بەیانی شەڕێک لە پێنج جوێن لە سەی سایق لە کەلا لە هەڵاژەبێ، ئێمە بە شەڕێکیتی نازانین، بە شەڕی حکوومەتی هەرێمی کوردستان دەزانین. بۆیە ئەوانە بێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان قسە بکەن لەسەر مۆزوعانە، نەک پارتی. لە ڕاستیشا من وە گوتم حەز ناکەم کوردی هیچ پارچەیەک وەکو خۆم خۆشەوێ بەڕاستی، چونکە تەواوکەر یەکترین، ینی لە تایبەتی لە ڕۆژە تنگانەکان ئێمە تەواوکەر یەکترین. ینی ئەم دۆخەی پەکەکەی تایە لە باشوور لەو شوێنانە حەق ئەوان پێداچوونێ بە خۆیان بکەن، یعنی پێداچوونێ بۆ مانایی کە چی لە قازانجی حکوومەتی هەرێمە، بۆی ئێمە نەبینە مبەڕیر. خۆ دەزانی ئەم هەرێمە ئێستا بە هەموو کەم و کورتیەکەوە بۆ بە قەڵایە بۆ هەموو کورد، هەم لە ڕووی ئازادیەکانەوە، هەم لە ڕووی حەوانەی ئەوانەوە، هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە و وڵاتەکەی خۆشیان حسابیان بۆ بکە. ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەموو کەم و کوڕێکەوە قەڵایەکە بۆ کورد. حەقە ئەوان مراعاتی ئەوە بکەن لەو شوێنانەی کە ئیدارەی حکوومەتی هەرێمی لێ جوڵەی چەکداری ئەوانیان نەبێت. بەڕاستی ئەمە دۆخی ئەمە بگۆڕین بۆ دۆخی گفتوگۆ، دۆخی لۆبیکردن لە ئاسی نێودەوڵەتیە. ئەو ئێمان ئەمانوێ لە پەکە پێداچوونەوە بەم سیاسەتی خۆیان بکەنەوە بۆ ئەوەی نە ئەوان گێچەڵمان پێ بفرۆشن، نە تورکی ئەوان بکە بە سەبەب پەلەماری مەبدا. ئێستا مەسەڵەن هەرچی بە عێراق هەڵەیە بە نەتەوە یەکگرتووەکان لێ کاکە پەکە لەسەر مەسەلەی هاتووە. ئەم ڕێکەوتنەی عێراق و تورک هیچ زەردەی بەحسە ماوەتەوە تاکوی ئەوانین. هێشتا عێراق ئەو ڕێکەوتیان نەشاندوێتەوە کە بۆ دنیا تا فڵان شوێن بێ، کە ئەو کاتە لەگەڵ سەدامە ڕێکەوتون تاکوێن تورکەکان، هێشتا ئەو ڕێکەوتنەت عێراق لێ نەشاندوێتەوە. بۆیە بێ ئەمان مراعاتی بکەن کورد لەم خۆناغا لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک کێشەی گەورەی مالی هەیە، کێشەی تیرۆری هەیە، ئەوەی هەردوێنێشە دوو پێشمەرگان شەهید کرد لەو ڕێزان. یعنی ئەوان مراعاتی ئەوە بکەن ئێمە لە دۆخێکی هەستیارین بەم ئیشە، نە ئێمە قازانجەکەین و ناوان. لە کوردستانە هەموو حیزبێک هێزی خۆی هەیە کە لەم کوردستانی گەورە هێزیاتەکە. هەرێمی کوردستانیش ئێستا دامەزراوێکمانە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوە بێ پرسیار لە برادرانێکی خۆیان بخۆیان بکەین چەندێک باوەڕیانەیە لە حکوومەتانی لە حکوومەتانی. ئەم پرسیارە بۆ خۆیان جێڵن، وەڵامی بنەوەن باوەڕیانە ئایا لە حکوومەتانیانین. بەڕاستی بەسەبار بە هێزی ڕۆژیش، هێزی ڕۆژ تا ئێستا لە شەڕی داعشا ڕۆڵی گێڕاوە، پەیوەندی بۆ پارچەی کوردستانەوە، چۆن پەکەکە هیچ شەرعەتی وەرگرتوواتۆتە سەدبووندی کوردستانی بەربار ئەوانەی هاتووەتی وەکو داهیکاری سزاز بۆ مەدروستەکان، نا شەرعەتی وە نییە. هێزی ڕۆژیش هێزێکە بەشێکی کوردستانە لە شەڕی داعشا ڕۆڵێکی باشیان هەبوو، شەیدیان هەبوو، قوربانیان هەبووە. وەکو ئەیتر ئیشی حکوومەت نییە، ئەم ئیشە ئیشی حکوومەت. حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی دەرەوە هەیە، حکوومەتی کوردستان وەزارەتی هەیە، هەموو ئەو هێزانەی تایە. بەڕاستی هەنیە هێز کە لە حکوومەتان و بە نەوعیتر مامەڵەیەکەن، ئەوە جۆرێکە لە مزایەدە. ئێمە گوتم وەک واقع مامەڵە لەگەڵ دۆخەکە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ هەر هێزێ لە کوردستانە ئەمێنێتەوە لە چوارچێوەی ئەو سیاسەتانە بێ کە حکوومەتی هەرێمەتی، چون حکوومەتی هەرێمیش پابەندە بە سیاسەتی با بڵێن پرنسپی نێودەوڵەتیەوە، بابەتە بەرە پرنسپی ناوچەکەوە، و پابەندە بەوەی کە ئایا کورد چەند ئەتوانێت ئەم یاریانە بکات لەگەڵ دەوروبەرە. ئەمە حکوومەتە. بەڕاستی ئەوشی لە حکوومەتە بوو ئەرکی قوسرە لەوەی لە هێزێکی پارتیزانی و ئەوانە بێت، چونکە حکوومەت ئەوەیە کە وەزی هەرێمی کوردستانە بینی شەڕێکی اقتصادی گەورەی لەسەر، شەڕی داعشی لەسەرە، خەڵکی تر هێزە سیاسەکان تر جوڵێنە لەوە تێنەگەیشتنەوە بۆ دروستکردنی کێشە بۆ حکوومەت. ئێمە ناڵێ حکوومەت کەم و کوڕی، بەڵام هەموو شتێک لەم وڵاتە مادەم موسسەی شەرعی سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و حکوومەت و ئەمانە هەیە، لە ڕێم هەموو دەستگانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. وە گوتم ئەوشی خۆی تێگەشتنی بۆ حکوومەت ئاوایە بێ پرسیار لە خۆی بکەی.